دیمەنی ژنێکە لە گەڕەکێکی سلێمانی کە کامێرەکانی چاودێری تۆماریان کردووە. ماڵ بە ماڵ و گەڕک بە گەڕک دەگەڕێت تا هەڕەشە و فێڵ و سەحر لە ژنان بکات. هاتوومەتە ماڵی ساوێن، ماڵی ئەو ژنە گەنجەی کە وەک خۆی دەڵێت ڕۆژی 23 دوو ئەو ژنە فاڵچیە چووە تا ماڵیان و داوای پارە و ئاڵتوونی لێ کردووە و بە پامپی بێهۆشکردن هەڕەشەی ڕەفاندنی کچە بچووکەکەی کردووە و بە فڕێدانی پارچە ئێسخانێکیش ترسی سحر و جادووی خستوەتە دڵی ساوێن و ئەندامانی خێزانەکەیەوە. هەر بەردەوامە بێت کە لە دەرگای ماڵەکانی تربات تا ساوێن چۆنیەتی ڕووداوەکەمان بۆ دەگێڕێتەوە. خەریکی پاکردنەوەی قادرمە و باڵکۆنەکە بوو. لە کاتی تەواوبوونی ئیشەکانمە ئەوە بوو کە ویستم بێمە ژوورەوە کە ئاوڕمایەوە ئافرەتێک لە پشتمەوە بوو عەبایەکی ڕەشی بەسەرەوە بوو و داوای خێری ئەکرد. ئەوە بوو دەستێکی لەژێر عەباکەیە بووە پمپێک بەدەستێوە بوو کە منیش هاتمە ژوورەوە 2000ەکەم بۆ هێناوتی نە ئەوە کەمە من پارەی ترم ئەوێت ئەبێ پارە و چیش ئاڵتونتان هەیە بیهێنیتە دەرەوە بۆم. منیش بۆی زۆر درێژە نەکێشێ وتم باشە بڕۆ خوارەوە ئێستا 1000 دیناری ترێ بۆ هێنم وتی ناڕۆم ئەگەر تۆ پارەیەکی ترم نەیتێ و بڕیدە وەرەقە نەبێتەوە من یا مناڵەکەت ئەفرێنم یا ئەوە تا ئاڵتونی گوێی کچەکەت لێ ئەەکەمەوە تا لەوێوە هاتووە ئیتر ئێستاتیاتی کێتە نافڕعەکەی چۆ دەرەوە نعلەکانی لە پێکاتەوە ئێسقانێکی بچووک پەتێکی سەوزی پێوە گریرا بوو هەڵیایە باڵکۆنەکە وتی ئەوە من فاڵ ئەگرمەوە بۆ خەڵک. ئەو ژنەی چووەتە سەر ماڵی ساوێن بە ڕەچەڵە کووردە و تەمەنی 46 ساڵە و پێشینەی تاوانی هەبووە. وتەبێژی پۆلیسی سلێمانیش دەڵێت ئەو حاڵەتانە زۆرن و بەردەوامن دادەستگیرکردنی ئەو کەسانە. ڕێنمایش دەداتە هاوڵاتیان کە دەرگا لەو جۆرە کەسانە نەکەنەوە و وشیار بن لە بەرامبەر ئەو حاڵەتانە. کەسەکە کووردە بە ڕەچەڵک کووردە بەڵام کوردی خۆمان نییە و خەڵکیە وڵاتە نییە. موالدی 1970 دیارە لا ئێمە پێشی نشیەیە لە نەهێشتنی تاوان چەند جارێک ترکاری دزی کردووە. ئیجراعاتی قانونی وەرگیراوە دیارە ژنەکە ئێستا لە نەهێشتنی تاوان سژنە بە پێی مادەی 434 لە یاسای سزادان. ئێمە پێشتریش بە هاوڵاتیانمان وتووە کە کاتێک خۆت لە ماڵەبی مەفرۆز نییە دەرگا بکەیتەوە لە کەسێک یا لە ژنێک کە نەیناسی. بەوتەی لێپرسراوانی پۆلیس سحر و جادوو و فاڵ لە حاڵەتەوە بووە تا دیاردەیەکی بەربڵاو لە هەرێمی کوردستان کە زۆربەی جار دەبێتە هۆی تێکدانی شیرازەی خێزان و کۆمەڵگا. لایەنە پەیوەندیدارەکانیش بەردەوامن لە دەستگیرکردنی ئەو کەسانە و بە سزاگەیاندنیان. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.